سڵاو و ڕێز هاوڕێیانی ئازیز بینەرانی کەناڵی بریز ڕەسوول، ئەمشەو لە خزمەتتاندا دەبین. گەشتێک دەکەین لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە وڵاتی کەنەدا بۆ پارێزگای ئۆنتاریۆ لە وڵاتی کەنەدا، و حەز دەکەم دیمەنە جوانەکانی گەشتەکە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش بگوازمەوە و ئێوەش ئاشنابن بە دیمەنە جوانەکان. و کەناڵی بریز ڕەسوول شوفێرێکی نوێی هایر کردووە ئەمشەو، بەخۆی و بەجیبەکەی هاتووە. کاکە ڕەوەندی گوڵ دەستخۆشی لێ دەکەم، زۆر سپاسی دەکەم. دائیمە زەردەخەنە لەسەر لێوەکانیتی، هەمیشە هەر بەختەوەربی ئیشەڵڵا. بەڕاستی خزمەت دەکاتن، دەستخۆشی لێ دەکەم، زۆر ئازیزە، زۆر بەڕێزە. و ئێستا بەڕێ دەکەوین لە شاری بەرنەبی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەر لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا. لەوێوە گەشتەکەمان دەست پێ دەکاتن بۆ شاری تۆرۆنتۆ و وردە وردە هەموو دیمەنە جوانەکانی ئەم گەشتەتان بۆ نمایش دەکەین. بەڕێزان، لە ڕێگاینە لە مێترۆ تاون بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەر تەنها 20 دقیقەیە بە کاتی ئێوارە. وا دیارە ترافیک نییە، شانسمان باشە، و شوفێرەکەشمان خۆبەخشانە خزمەتی کەناڵی بریز ڕەسوول دەکا ئەم ئێوارەیە. زۆر سپاسی دەکەم و سکیلەکانی شوفێری زۆر بەرزن، ڕەچاوی ڕێنماییەکانی هاتوچۆ دەکاتن. زۆر سپاسی دەکەم، چونکە سەیفتی ئیز نەمبەر 1. بەڕێزان، نزیک دەبینەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەر و دیمەنەکانی شاری ڤانکوڤەر دەبینن. بەڕاستی سەرنجڕاکێشن، شارێکی تا بڵێ زۆر جوان و دڵگیرە، و زۆرینەی خەڵک وا تێدەگا، وا دەزانی کە شاری ڤانکوڤەر پایتەختی پارێزگای بریتیش کۆلۆمبیایە لە وڵاتی کەنەدا، بەڵام وانییە. شاری ڤیکتۆریا، دوورگەی ڤیکتۆریا پایتەختی پارێزگای بریتیش کۆلۆمبیایە، بەڵام شاری ڤانکوڤەر چونکە شارێکی بازرگانی گەشتیاری زۆر بەناوبانگە لەسەر ئاستی جیهان، بۆیە زۆرینەی خەڵک وا هەز دەکاتن کە شاری ڤانکوڤەر پایتەختە. بەڵام بە هەر حاڵ لەبەر جوانیەکەی با هەر ئەواتێ بگەن کە تێگەیشتینە، با ئێمە دیمەنەکانی ناوشارەکە پیشان بدەین بۆ ئەوەی ئێوەش ئاشنا بن بە شاری ڤانکوڤەر. نزیک دەبینەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەر. هەندێک لە دیمەنەکانی ناو فڕۆکەخانەکەش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. لەگەڵمان بن. ئێمە لە فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەر نزیک دەبینەوە و دەمانەوێت بچینە ژوورەوە. لە دەستە چەپ دەبینن چەند ئۆتۆمبیلێک دەچن بۆ ئەوەی هاوڕێکانیان یان خزمەکانیان کە گەڕاینەوە بۆ شاری ڤانکوڤەر هەڵیان بگرن، و ئێمەش لە دەستی ڕاست هاتینە ژوورەوە و دەبینین چەند ئۆتۆمبیلێک لە پێشەمەن، ئەوانیش دیارە سەفەریان هەیە و هەندێکیان لە سەرەتای هاتنە ژوورەوەیان ڕایان گرتووە لەم دەرگای یەکەم و دووەم، تایبەتە بە سەفەرکردن بۆ دەرەوەی وڵاتی کەنەدا، ئینتەرناشنەل دیپارچەر. بەڵام ئێمە دەمانەوێتن بچینەوە ئەو دەرگایەی کە تایبەتە بە چوونە ژوورەوەی نافڕۆکەخانە بۆ ئەو کەسانەی کە سەفەر و گەشتی نێو کەنەدایان هەیە. بەڕێزان، ئێمە نزیک دەبینەوە لەم گەیتە کە مەبەستمانە بچینە نێو فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەر، و شوفێرەکەمان کاکە ڕەوەندی گوڵ دەیەوێت سیارەکە ڕابگری و جانتاکان بهینیتە خوارێ. لێرەوە زۆر سپاسی دەکەم، ئەم ئێوارەیە ئەزیەتی کێشە لەگەڵمان بوو، خزمەتێکی زۆر باش بە کەناڵی بریز ڕەسوولی کرد.
زۆر زۆر سپاسی دەکەین. لێرە دەمانەوێتن جانتاکان هەڵبگرین و خدا حافظی لێ بکەین و هیوادارم جەنابیان بە سەلامەتی بگەنەوە ماڵێ. هەمیشە لێو بە خەندەیە، هەپیە، زۆر خۆشحاڵە بە تایبەتی بەکارە خۆبەخشەکانی. لێرەوە دەمانەوێ بچینە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەر و دەبینین ئاڵای ئەمریکا سامێک بۆ دەستە ڕاست کرایە و لە تەنیشت ئاڵای کەنەداش بۆ دەستە چەپ. بەڵێ گەشتەکەی ئێمە بۆ ناو کەنەدایە و لە دەستە چەپ لەم دەرگایە دەینە ژوورێ و هەم بە دەستە چەپ دەڕۆین بزانین کۆمپانیاکەی خۆمان بدۆزینەوە، هەرچەندە ئێمە هەر بە ئۆنلاین بۆردینگ پاسمان وەرگرتووە، پێویست ناکا بچین لە سرە ڕابوەستین کاتێکی زۆر لەوێن دەربەسەر ببین، بەڵام هەر دەمانەوێتن کۆمپانیاکە بدۆزینەوە. وا دیارە فڕۆکەخانەکەش زۆر گەورە نییە و بە ئاسانی دەتوانین بیدۆزینەوە. باوردەوردە بڕۆین بزانین کۆمپانیاکەمان لە کوێندەرە. فڕۆکەخانەی ڤانکوڤەر زۆر گەورە نییە، فڕۆکەخانەیەکی زۆر خنجیلانە و بچکۆلەیە. هەرچەندە حەز دەکەم بچمە ناو دوکانەکان و سەیری کەلوپەلەکانیان بکەین بزانین نرخەکانیان چۆنە، بەڵام کاتەکەمان هەو نییە. با بڕۆین کۆمپانیاکەمان بدۆزینەوە یەکەم جار، شتە زەرورەتەکان جێبەجێ بکەین، دواتر کاتمان دەبیتن بۆ ئەوەی بەنێو فڕۆکەخانەکە پیاسەیەک بکەین و سەیری کەلوپەلەکانیان بکەین و بێگومان نرخەکانیان هەر جیاوازترن لە نرخی دەرەوە، بەڵام عادەتیە لە نێو فڕۆکەخانە هەمیشە سعرەکان نرخەکان جیاوازن، گرانترن تۆزێک. وا دیارە کۆمپانیاکەمان لەم سوچەیە لە دەستە ڕاست و دەبینین خەڵکێکی زۆر لە سرە ڕاوەستایە، بەڵام ئێمە شتێکی باشمان کردیە، هەر بە ئۆنلاین بۆردینگ پاسەکەمان بوک کرد و پێویست ناکە ئێستا بچین لە سرە ڕابوەستین، 20 دقە تا 45 دقە لە سرە دەبی ڕابوەستین تاوەکو جانتامان شەحن بکەین و بۆردینگ پاس وەربگرین. تەنها دەمانەوێ بچینە ژوورەوە، وا دیارە بەشی سکیوریتیش لێرانن و پێشوازی لە میوانەکان دەکەن و چێک پۆینت هەیە، دەبیتن جانتا و ئەو کەلوپەلانەی کە پێمانە چێک بکەنەوە، ئینجا دواتر جانتاکەمان هەڵگرین و بەرەو هۆڵی چاوەڕوانی بەڕێ بکەوین. فەرموون لەگەڵمان بن. لە خاڵی پشکنین تەواو بووین، جانتاکەمان هەڵگرت و بەڕێکەوتین بەرەو هۆڵی چاوەڕوانی. با بزانین سەرەتا بزانین گەیتەکە هۆڵەکەمان ژمارە چەندە، لەکوێیە، لەگەڵمان بن با بزانین بەیەکەوە پیاسەیەکی ناو فڕۆکەخانەکەش دەکەین. ئێستا کاتی خۆیەتی بەنێو فڕۆکەخانەکە بگەڕێین و کاتی کۆفی خواردنەوەشە، حەزم دەکەم قاوەیەک بخۆینەوە پێشەوەی سەفەر بکەین. کاتژمێر 8:03 دەقیقەی دەوێتن، وردە وردە دەڕۆین بەرەو فلایت گەیتەکەمان. ئێستا لە ناو فڕۆکەخانەی ڤانکوڤەرین.
هەرچەندە فڕۆکەخانەکە زۆر گەورە نییە، بەڵام فڕۆکەخانەیەکی زۆر پاک و خاوێن و دیزاینەکی جوانی هەیە. B14 تۆرۆنتۆ. وابزانم ئێرە گەیتەکەمانە، بەڵام با چەک بکەمەوە. بەڕێزان گەیتەکەمان چێک دەکەین لێرانە بزانین سعات چەند بەڕێ دەکەوی. فڵەیە F81,276 ئەمەیان هەو نییە. فڵایتی من ژمارە F8225 F8226 لێرە سعات 6. ئەمەیە فڵەیە سعات 22:35 سعات 10:35 بەڕێ دەکەوی بۆ تۆرۆنتۆ. گەیتی ژمارە B27 بەڕێ دەکەوین بۆ بینینەوەی گەیتی B27. بەڕێزان بەرەو گەیتەکەمان بەڕێ دەکەوین ژمارە 27B. ئەمەیان B28 کەواتە دەبی ئەو گەیتەی تەنیشت ئێرە B27 لێرە چاوەڕوان دەکەین و تاوەکو دەرگا دەکەنەوە و دەچینە نێو فڕۆکەکە. گەیتی B27 لێرە شوێنێک بدۆزینەوە و دادەنیشین تاوەکو دەرگاکە دەکەنەوە. دیارە ئێرە باشە، حەز دەکەم لێرەدا بنیشم و پشوویەک بدەم. سڵاو خۆشەویستانم، ئێستا لە ناو فڕۆکەخانەی ڤانکوڤەرم. سعات 8:06 بە چاوەڕوانین لە پێش گەیتەکە دانیشتینە، چاوەڕوانین گەیتەکە بکەنەوە و ئێمەش بچینە ناو فڕۆکەکەمان. بەڵام سعات 10:50 بەڕێ دەکەوین. هێشتان کاتێکی زۆرمان مایە. دوای پشودانێکی کورد لێرانە دەچین لە ناو مەتار هەندێک دەگەڕین. حەز دەکەم بزانم کەلوپەلەکانی ناو فڕۆکەخانەی ڤانکوڤەر بە چەندە و نرخەکان چۆنن بۆ ئەوەی زیاتر شارەزابین چ دەگوزەرێ لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەر. شایانی باسە تکتەکەمان لە کۆمپانیای فڵێ ئێلاینس کڕیە. چوونمان، بەڵام هاتنەوەمان لەگەڵ کۆمپانیای وێستجێتە و هەرزانترین کۆمپانیانە بۆ گەشتکردن لە هەرێم و پارێزگەکانی ناوڵاتی کەنەدا. فڵێ ئێلاینس خزمەتگوزاریەکانی فری نییە، بەڵکو خواردن و خواردنەوەی نێو فڕۆکەکە بە پارەیە، بەڵام وێستجێت بێپارەیە. هەروەها فڵێ ئێلاینس ئەگەر بێت و هەر جانتایەک ببەی بۆ ناو فڕۆکەکە $62 لێ دەستینیتن، بەڵام وێستجێت هەر جانتایەک ببەی بۆ نێو فڕۆکە هاندباگ فریە، بێبەرامبەرە. و ئێستا کاتی خۆیەتی پیاسەیەک بە ناو فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەردا بکەین و هەرچەندە فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەر زۆر گەورە نییە، بەڵام باشە بۆ ئەوەی ئەو چەند سەعاتەی مایتمان وردە وردە پیاسەی تیا بکەین و
ئێستاش کاتی قاوە خواردنەوەیە. هەروەک دەبینن لە دەستە ڕاست ئەوە خەڵک دانیشتینە و ئینجۆی دەکەن لەگەڵ مەشروب خواردنەوە بارە. بەڵام من لە قاوەخانەیەک دەگەڕێم و لە دەستە چەپی بارەکە ستارباکس کۆفی نووسرایە. حەز دەکەم قاوەیەک لێرە بخۆمەوە، جەوەکی بگۆڕم، بەدەم قاوە خواردنەوەش پیاسەیەکی نافرۆکەخانەکە بکەم. دەچینە سڕا بۆ ئەوەی کۆفیەک وەربگرین. قاوەیەک بخۆینەوە. کاپچینۆیەکەمان وەرگرت و ئێستا بەڕێ دەکەوین بۆ شوێنێکی گونجاو کۆفیەکەمان بخۆینەوە و ئینجۆی بکەین. بەڕێزان کە دەبینن ئەم شاشانە ڕێنمایی تەواو نووسرایە، تەنها تۆ دەبیتن ناوی کۆمپانیاکەت بزانی کە تکتت لێکڕیە، دواتر کاتژمێر چەند تیارەکە بەڕێ دەکەوی، هەروەها ژمارەی هۆڵەکە، هەموو زانیاریەکانی لەسەر نووسرایە، دەتوانی لەسەر ئەم شاشە بیبینیەوە و پێویستت بە کەس نابیتن یارمەتیت بدە. WestJet is paging all guests for WestJet Flight 3310 to Kelowna. Please make your way to gate B22 for immediate boarding. با بچین بزانین نرخی کەلوپەلەکان جلوبەرێک لە ناو فڕۆکەخانەی ڤانکوڤەر بەچەندە. ئەو تیشێرتە نرخەکەی تەنها $29.95. ئەو کراوە هەرچەندە $21.95. نرخەکان زۆر گران نینە، نزیکەی هەمان نرخن لە دەرەوەی فڕۆکەخانە، بەڵام بێگومان کوالێتی جلوبەرگەکان دەوت دەبینیتن لە ڕووی نرخەکان. USB-C ئەمەش نرخەکەی تەنها $39.99، نزیکەی $40. ئەوەش نرخەکەی $7. هەروەک دەبینم نرخی جلوبەرێک هەروەها خواردن و خواردنەوە لە نێو فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەر نرخەکانیان زۆر گران نییە. بەم جۆرە جیاوازیەکی ئەوتۆ نابینم لەگەڵ دەرەوەی ناو فڕۆکەخانە، بەڵام بەگشتی پەرفیوم ئەو شتە مارکانەی کە زیاتر خەڵک پێویستیتی بۆ دیاری بیان کڕیتن، ئەو شتانە گرانترن، نرخەکانیان زۆر جیاوازترە بە نیسبەت نرخەکانی دەرەوەی نێوفڕۆکەخانە. و ئێستاش بەڕێ دەکەوین بەرەو گەیتەکەمان، با دوانەکەوین. Flair Airlines
Airlines, Flight Bareza. 225, paging. Chawarwani Green Gate Panther. Kamani. Please see an agent at gate B27 as soon as possible. Le vol Flair Airlines 225 بەڕێزان بەدەم کۆفی خواردنەوە شوویەک دەدەین لێرانە وا دیارە ستافی گەیتەکەش هاتینە بەڵام هێشتان دەرگاکەیان نەکردیتەوە و دوای چەند دەقیقەیەکی تر دەرگاکە دەکەنەوە و دەچینە ناو فڕۆکەکەمان. Please be ready to present بەڕێزان گەیتەکەمان کراوەیە ئێستا وردە مسافرەکان دەستنە ژوورەوە منیش وردە دەڕۆم بەرەو بەڕێزان ئێمە وەکو دەیبینن گەشتیارەکان نزیک دەبنەوە لە ستافی فڕۆکەکە و ئایدی و تکتی تیارەکەیان چێک دەکەن ئینجا دەتوانن پاس بن بچن بۆ ناو فڕۆکەکە. بەڵێ ئێمەش لە سرە ڕاوەستاینە و چاوەڕوانین بچین بۆ ناو فڕۆکە. گەشتیارەکان وردە دەستنە نێو فڕۆکەکە و ئێمەش نزیک دەبینەوە و هیوادارم گەشتێکی خۆش و سەلامەت بی بۆ هەموو لایەک هەرچەندە ئەمن لەبەر تەسویرکردن و مەشغوڵ بوون بە کامیرەکەمەوە لەوانەیە فڕۆکەکە بەجێم بێلی بەڵام هیوادارم دوانەکەوم. وا دیارە سڕەکە زۆرە بەڵام لەسەر خۆ دەڕۆین بۆ ناو فڕۆکەکە. I just realized there's more looks like the meeting, but now it's too late. بەڕێزان وردە دەڕۆین سڕەکەش لێرانە ڕاوەستایە وردە دەڕۆین باشە سڕەکە زووتر دەڕوە نزیک دەبینەوە ئێستا بۆ ناو فڕۆکەکە. بەڕێزان لۆگۆی HSBC بانک دەبینین لە نێو فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەر و لە زۆرینەی فڕۆکەخانەکانی جیهان هەیە ئەویش بانکێکی ئینتەرناشنەڵە بەڵام 6 بانک لە وڵاتی کەنەدا لە تۆپەکانن یەکەمیان بانک ئۆف مۆنتریال BMO دووەم CIBC سێیەم National Bank of Canada چوارەم RBC Royal Bank of Canada پێنجەم Scotia Bank شەشەم TD Bank Group ئەو شەشە لە تۆپەکانن لەسەر ئاستی وڵاتی کەنەدا. بەڕێزان نزیک بووینەوە لە دەرگای فڕۆکەکە ئەمە دەرگاکەیەتی چاوەڕوان دەکەین تاوەکو بتوانین بچینە نێو فڕۆکەکە. بەڕێزان هەوڵ دەدەم شوێنی خۆم بدۆزمەوە و گەشتیارەکانیش وردە دێنە ژوورەوە و بە دوای ژمارەی کوشینەکەی خۆیان دادەگەڕێن بۆ ئەوەی هەر یەکە و لە شوێنی خۆیدا بنیشی شوێنەکانیان تێکەڵ بە شوێنی گەشتیاری تر نەبیتن. سیرکە چ جاوێکی هەیە چۆن هەڵدەپەڕی و تێکەڵ بە مۆسیقاکەی بووە وڵا برا گەشتەکەمان 4 سەعات و چارێکێک دەخایەنیتن ئەم 4 سەعات و چارێگە هەر بۆی هەڵدەپەڕی جەوی وەرگرتیە خۆزگەم بەو جەوەی کە هاتە لۆوە ناکەی بە دەردی مامۆستا ڕێبوار گۆتەنی لۆوە ناکەی. هەروەک دەبینن فڕۆکەکە زۆر گەورەیە و گەشتیارەکان سەرقاڵی ڕێکخستنی
جانتاکانیتیان و ئەوانی تریش چاوەڕوانن تاوەکو ئەوەی کە زووتر چوویتە ناو فڕۆکەکە جانتای خۆی دابنێتن و لە شوێنی خۆی دابنیشی و ڕێگەش بەوانی تر بدا ڕەت بن بۆ ئەوەی لە شوێنی خۆیان دابنیشن. بەڕێزان ئەمەش دیمەنی دەرەوەی فڕۆکەکەی نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری ڤانکوڤەرە. زۆر تاریکە دەرەوە، دیمەنەکان زۆر بە جوانی دیار نین و قسمەتمان وابوو بە شەو سەفەر بکەین، کێشەیەک نییە. لە ماوەی ئەو 4 ساعات و چارێگەش دەتوانین سەیری موڤیەک بکەین، بەڵام بەداخەوە فڕۆکەکە هیچ خزمەتگوزاریەکی تێدا نییە، هیچ تەلەڤیزیۆنێک نابینم لە پێشمان، ناتوانین سەیری موڤی بکەین. بۆیە ئەو 4 ساعات و چارێکە یان دەبی بخەوین کە ئەوەش مەحاڵە بۆ من، ناتوانم بخەوم لە ناو فڕۆکە، بەڵام هەوڵ دەدەم لە مۆبایلەکەم شتێک بخوێنمەوە. بەڕێزان هاتینە ناو فڕۆکەکە، لە فڕۆکەخانەی ڤانکوڤەرەوە بەڕێدەکەوین بەرەو شاری تۆرۆنتۆ لە وڵاتی کەنەدا و سەفەرەکەش تەقریبان 4 ساعات و چارێگەک دەخایەنیتن تا دەگەینە تۆرۆنتۆ پیرسن ئینتەرناشنەڵ ئێرپۆرت. و لە نێو فڕۆکەکەش دەبینین مێنیۆی خواردنەمەنیەکانیان لە پێش گەشتیارەکان داناوە. فڵێ ئێلاینس کەمپەنی هەروەکو ئاماژەم پێدا پێشتر خزمەتگوزاریەکانیان فری نییە، بەڵکو دەبینین خواردن و خواردنەوەکانیان بە پارەیە، بەڵام نرخەکان زۆر گران نییە. بۆ میڵک $7 تا $10 دەتوانی سەرف بکەی و نرخەکانیش گونجاون، زۆر گران نییە بە پێی نرخی ڕێستورانتەکانی نێو شاری ڤانکوڤەر هەروە دەبی، بەڵام دەبوایە بێبەرامبەر بی و باشترە کۆمپانیایەکی ئاوا خزمەتگوزاری پێشکەش بکاتن بە گەشتیارەکانی وەکو مارکێتینگ استراتێجی بۆ ئەوەی گەشتیاری زیاتر بۆ خۆی ڕابچێشی و لەگەڵ ئەم کۆمپانیایە گەشتەکانیان ئەنجام بدەن. بەڵام بە هەر حاڵ ئەمەش استراتێجی خۆیتیان. Smoking, including e-cigarettes and vaporizers, is prohibited. If you have any concerns or observations, please feel free to bring them to the attention of any crew member. هەرچی لاپتۆپ مۆبایل هەر ئامێرەی کارەبایی دەبیتن بکوژێتەوە ئەو کاتێک کە تیارەکە فڕۆکەکە هەردەستی دەبیتن هەموو ئامێرە ئەلکترۆنیەکان بکوژێنەوە. نیش لێرەوە دەیکوژێنەوە. Si vous portez des masques faciaux non médicaux, vous devrez retirer le masque facial avant de placer le masque à oxygène sur le nez et la bouche. Utilisez la bande élastique afin de maintenir le masque sur votre bouche et votre nez. Respirez normalement et veuillez ne pas retirer le masque avant d'en avoir été avisé par un membre de l'équipage. Les passagers accompagnés de jeunes enfants ou de personnes ayant besoin d'assistance doivent placer leur masque en premier et ensuite placer le masque sur le visage de ces derniers. Un gilet de sauvetage réversible est placé dans une pochette. بەڕێزان فڕۆکەکەمان بە حەرەکە کەوت، لە چەند دەقەیەکی کەم دەفریتن، بۆیە من بە خێرایی حەز دەکەم چەندی منێکی دەرەوەی فڕۆکەکە لە نێو فڕۆکەخانەی شاری ڤانکوڤەر بۆ ئێوەی ئازیز و بەڕێز بگوازمەوە، چونکە دەبیتن کامیرەکەم بکوژێنمەوە بە زووترین کات. بەڕێزان دوای ئەوەی فڕۆکەکەمان فری، ئێستا ئێمە لەسەر ئاسمانی شاری ڤانکوڤەرین، تەنها چەند لایتێک دەبینم، ئەویش زۆر دوورە، هەرچەندە زوومیشم کردیە، بەڵام فڕۆکەکەمان زۆر بەرز بوویتەوە. بەڕێزان ئێستا ئێمە لەسەر ئاسمانی شاری ڤانکوڤەرین، تەنها چەند لایتێک دەبینم، ئەویش زۆر دوورە، هەرچەندە زوومیشم کردیە، بەڵام
و ئەو کەسانەی لە فڕۆکەش دەترسێن دڵنیام ئێستا وەسیەتی خۆیان کردیە. Nous aimerions vous rappeler l'emplacement des sorties de secours de cet appareil. Il y a 4 portes de secours, 2 portes à l'avant et 2 portes à l'arrière. 4 sorties d'urgence sont situées au-dessus des ailes de l'avion. Chaque côté de l'appareil possède 2 issues de secours au-dessus des ailes. Toutes les sorties sont clairement indiquées. Veuillez repérer celles qui sont les plus proches de vous. بەڕێزان کاتی تۆرۆنۆ 3 سەعات لە پێشە بە نیسبەت کات لە شاری ڤانکوڤەر. پارێزگای ئۆنتاریۆ 3 سەعات لە پێشەوەی پارێزگای بریتیش کۆلۆمبیایە. ئێستا لەسەر ئاسمانی شاری تۆرۆنۆین و 10 دقیقەی تر فڕۆکەکە دەنیشیتەوە لە نێو تۆرۆنۆ پیرسن ئینتەرناشنەڵ ئێرپۆرت. ئەوەش کە دەیبینن چەندی منێکی شاری تۆرۆنتۆیە لە نێو فڕۆکەکە بۆ ئێوەی ئازیز نمایش دەکەم. شارێکی زۆر جوانە. بەڕێزان فڕۆکەکەمان دادەبەسیتن ئێستا. ئەمە شاری تۆرۆنۆیە. بەڕێزان فڕۆکەکەمان وردە وردە دادەبەسیتن و گەیشتینە شاری تۆرۆنتۆ. کاتژمێر 6:04 بە کاتی تۆرۆنتۆ و 3 سەعات لە پێشەوەیە بە نیسبەت کاتی ڤانکوڤەر. بە کاتی ڤانکوڤەر ئێستا کاتژمێر 3:04 AM، بەڵام بە کاتی تۆرۆنتۆ کاتژمێر 6:04 AM. تەیارەکەشمان نیشتەوە. بەخوای بەزیادبی بە سەلامەتی تەیارەکەمان نیشتەوە. ئێستا لەسەر تایەکان دەڕواتن لە مەتاری تۆرۆنتۆ. لەگەڵ بریز ڕەسوول هەموو دیمەنەکانی ناو شاری تۆرۆنتۆشتان بۆ دەگوازینەوە. Spinning functions may now be used. Please ensure you have all your personal belongings with you upon leaving the aircraft and use caution while removing articles from the overhead, as the contents may have shifted during the flight. Please be reminded that smoking is not permitted until you are in a busy smoking area. Welcome to Toronto. بەڕێزان گەشتەکەمان لە فڕۆکەخانەی ڤانکوڤەر بۆ فڕۆکەخانەی تۆرۆنتۆ و کاتژمێرەکەمان لە سەعات 6 AM بە ئۆتۆماتیکی گۆڕا، چونکە 3 سەعات لە پێش کاتی ڤانکوڤەرە. ئێستا لە ڤانکوڤەر سەعات با چێک بکەم سەعات 3:45 بەڵام لە تۆرۆنتۆ سەعات 6:45 سەر لە بەیانیە. وا دیارە ئێکسیت لەم ڕێگایەوەیە. ئێمەش بەسەر دەکەوین وردە وردە. کاتژمێر 6:45 سەر لە بەیانیە لە ناو فڕۆکەخانەی تۆرۆنتۆ دەمانەوێتن وردە وردە بچینە دەرەوە.
بەڕێزان هەر لە ناو فڕۆکەخانەی تۆرۆنتۆینە ئەوە نووسرایە train to city بە ئینگلیزی و بە فەڕەنسی ناوەکان نووسراینە لەبەرەوەی زمانی یەکەم لە وڵاتی کەنەدا زمانی ئینگلیزیە و زمانی دووەمیش زمانی فەڕەنسیە. ئێرە شوێنی وەرگرتنەوەی جانتاکانە بەڵام جانتامان هەر لەگەڵ خۆمان بردبووە ناو تەیارە و یەکسەر دەچینە دەرەوە. بەڕێزان ئێرانە شوێنی وەرگرتنەوەی جانتایەکانە بەڵام ئەمن جانتایەکەی خۆم لەگەڵ خۆم بردە ناو تەیارەکە و ئێستا پێویست ناکە چاوەڕوانی وەرگرتنەوەی جانتایەکانم بکەم بۆیە یەکسەر دەتوانم لە فڕۆکەخانە بچمە دەرەوە. دەمەوێتن بە ترین بچمە ناو شاری تۆرۆنتۆ وا دیارە ترینەکە گەیشت و دەرگاکانیش بوونەوە. بەڕێزان بۆ ئەوەی بچین بۆ تۆرۆنتۆ سیتی دەبیتن بچینە تێرمینال 3 هاتینە تێرمینال 3 لە ناو فڕۆکەخانەی تۆرۆنتۆ و دەمانەوێتن بچینە ناو داونتاون. تێرمینال 3 بەڕێ دەکەوین بۆ تێرمینال 1 لە ناو فڕۆکەخانەی تۆرۆنتۆینە. دواتریش دەمانەوێتن بەرەو داونتاون بەڕێ بکەوین. گەیشتینە تێرمینال 1 بۆ ئەوەی بیگۆڕین بۆ ئەکسپرێس. دەیگۆڕین بۆ ئەکسپرێس. بەڕێزان لە تێرمینال 1 تکتەکەم کڕی دەمەوێتن بە ئەکسپرێس ترین بچمە داونتاون لە تۆرۆنتۆ. نرخی تکتەکەش بۆ ئەداڵت تەنها $5.65 بۆ چوونە ناو داونتاونی شاری تۆرۆنتۆ و ئێستا بەڕێ دەکەوین بۆ ئەوەی چاوەڕوانی ترینەکە بکەین تاوەکو دێتن و دواتریش دەچینە نێو ترینەکە و بەرەو داونتاون لە شاری تۆرۆنتۆ بەڕێ دەکەوین. لەگەڵمان بن. ترین گەیشت و دەچمە ناو قیتارەکە دەمەوێتن بەرەو داونتاون بەڕێ بکەوم. کوشینەکانیش زۆر مریح دیارن. لە
ناو فڕۆکەخانەی تۆرۆنتۆ چوومە تێرمینەڵ 3 و دواتر بە قیتار هاتم بۆ تێرمینەڵ 1 لە تێرمینەڵ 1ش تکتم کڕی و هاتمە ناوترین دەمەوێتن بچم بەرەو داونتاون لەگەڵ بریز ڕەسوول هەموو شوێنەکان ببینن. بەڕێزان کاتژمێر 7:57 دقیقەی سەر لە بەیانیە و کاتژمێر 8:22 دقیقە دەگەینە یونیەن ستیشن لە نێو شاری تۆرۆنتۆ. هەرچەندە ماندەیمە و خەویشم زۆر دێتن، بەڵام حەز ناکەم یەکسەر بچمە هۆتێل و بخەوم، چونکە من بۆ گەڕان هاتیمە، بۆ گەشتکردن هاتیمە، هەوڵ دەدەم زیاترین شوێن ببینم لەم شارە. ڕێزان لە تەرمینەڵی 1 لە فڕۆکەخانەی تۆرۆنتۆ بەڕێ دەکەوین بەرەو داونتاون لە شاری تۆرۆنتۆ. ئێستا بە یونیەن پیرسن ئەکسپرێس دەچین بۆ ناو داونتاونی تۆرۆنتۆ. سەر لە بەیانیە لە فڕۆکەخانەی تۆرۆنتۆ بەڕێکەوتم بە ئەکسپرێس پیرسن یونیەن. تازە خەریکە ڕۆژ هەڵدێتن، بەڵام هێشتا ڕۆژ هەڵ نەهاتێ بە تەواوی. بەڕێزان نزیک دەبینەوە لە یونیەن ستیشن لە نێو شاری تۆرۆنتۆ و ئێستا دەبینن یونیەن ستیشن بەڕاستی محەتەیەکی زۆر گەورەیە، تا بڵێ وێستگەیەکی شەمەندەفەری زۆر جوان و سەرنجڕاکێشە، هەر لە دیزاینەکەی دیارە شوێنێکی زۆر بەناوبانگی گەشتیاری نێو شاری تۆرۆنتۆیە. سەیری دیمەنەکان بکەن، شایەنی خۆیەتی کە گەشتیارەکان سەردانی ئەم شوێنەش بکەن بە بێ بینینی ئەم شوێنە مەحاڵە بچێ دەرەوەی شاری تۆرۆنتۆ. بەڕێزان یونیەن ستیشن لە شاری تۆرۆنتۆ زۆر زۆر گەورەیە، چونکە هەموو هێڵەکان لێرانە یەکتر دەگرنەوە، هەم بۆ فڕۆکەخانە، هەم بۆ چوونە ناو شاری تۆرۆنتۆ بۆ شوێنە جیاوازەکان. هەروەها بینینەوەی شوێنی مەبەست هێڵەکان کاتی دەوێتن ئەگەر بێت و زۆر بە دقت سەرنجی هێما و ئیشارەتەکان نەدەین، لەوانەیە بزربی تایدا شوێنەکە ئاسان نییە، بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە یەکەم جار دێن ئەم شوێنە دەیانەوێت سەفەر بکەن بۆ ناو شوێنە جیاوازەکانی نێو شاری تۆرۆنتۆ. لەگەڵمان بن، من دەمەوێ لە نێو ستیشنەکە بچمە دەرەوەی شار و پیاسەیەک بە ناو شارەکەدا بکەم، دیمەنەکانی ناو شاری تۆرۆنتۆش ببینین و بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە لە کەناڵە خنجیلانەکەمان و بۆ زیاتر خزمەتکردنی ئێوەی ئازیز. ئەوەش مەبەستمانە بۆ هاتنمان
بۆ گەڕان و سووران و پیاسەکانمان بەنێو ئەو شارە جوانەدا و دیمەنەکان دەبینن سەر لە بەیانیە جەوەکی خۆشی هەیە ناوشار بەڕاستی ئارامە بە تایبەتی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە خەڵکێکی زۆر ئێستا لە پشودانە. ئێستا لە شاری تۆرۆنتۆ لەگەڵتانم ناوچەی مێترۆی تۆرۆنتۆ لە ساڵی 2022 ژمارەی دانیشتوانی دەگاتە 6,313,000 کەس و لە سەدا 93 ژمارەی دانیشتوانی زیادی کردیە بە نیسبەت ساڵی 2021. شاری تۆرۆنتۆ پایتەختی بازرگانی و دارایی وڵاتی کەنەدایە، هەرچەندە شارەکە دووەم گەورەترین ناوەندی خزمەتگوزاریە داراییەکانە لە ئەمریکای باکوور و یەکێکە لە بەرزترین چڕبوونەوەی بارەگای سەرەکی کۆمپانیاکانی خزمەتگوزاری دارایی لە ئەمریکاش. و هەبوونی زۆرینەی کۆمپانیاکان و بە تایبەتی تۆرۆنتۆ ستاک ئەکسچێنج ئەم بۆرسەیە دەکەوێتە شاری تۆرۆنتۆ لە ویلایەتی ئۆنتاریۆ لە وڵاتی کەنەدا و 11هەمین گەورەترین ئاڵوگۆڕە لە جیهاندا. هەروەها ئەم بۆرسەیە سێیەم گەورەترین ئاڵوگۆڕە لە ئەمریکای باکوور لەسەر بنەمای سەرمایەی بازار، بۆیە شارەکە شارێکی بازرگانی زۆر گەورە و فراوانە. هەروەها شارێکی گەشتیاریە و بە تایبەتی هەبوونی CN تاوەر کە بەرزترین تاوەرە لەسەر ئاستی جیهان لە شاری تۆرۆنتۆ. بەڕێزان، هەر لە ناوشاری تۆرۆنتۆم هەروەکو عادەتی ئەو وڵاتە وایە لە ویکەند لە ڕۆژانی شەممە و یەکشەم خەڵک زۆر بەشداری ئەکتیڤیتی جۆرا و زۆر دەکەن. یەکێک لەو ئەکتیڤیتیانەش غاردانەیە، ڕانین. باشترین ئەکسەسایزە بە تایبەتی لەو کاتە سەر لە بەیانیە و دەبینن خەڵکێکی زۆر لەسەر جادەکە ڕاوەستاینە، هاندەریەتیان هانیان دەدەن بە وتاف و دروشمی جیاواز. هەروەها خەڵکێکی زۆریش غار دەدەن بە گچکە و گەورە، کچ و کوڕ، هەمویان بەشداریان کردیە. و لەو تەنیشتەش دەبینم گروپێک مۆسیقا لێ دەدەن و گۆرانی دەڵێن، بەڵام زمانەکە سەیرە بەلامەوە، تێی ناگەم، نازانم چ زمانێکیشە، بەڵام بە ئەمریکای لاتین دەچی. بە هەر حاڵ با سەیرکەین بە یەکەوە بزانین دیمەنەکان چۆنن.
بەڕێزان زۆر جار دەبینین پۆلیس لە وڵاتی کەنەدا وڵاخیان پێیە لە جیاتی سەیارە بە نێو شاردا دەسوڕێنەوە پیاسەیەکی خۆشیشە هێسترێکی ئاغالت پێبی بەو ڕۆژە خۆشە کەش و هەوایەکی زۆر خۆشی هەیە ئازیزان ئەمڕۆ لە شاری تۆرۆنتۆ هەروەک دەبینن CN تاوەر لە بەرامبەرمە ئەم زەویەی کە تاوەری CN لە سەری وەستاوە لە دەریاچەی ئۆنتاریۆ وەرگیراوەتەوە کە کەنەراوەکان و ئاوەکانی شوێنی کۆبوونەوەی زۆرێک لە نەتەوەکان بوون لەوانە میسی ساوگاکانی کرێدێت ئانیشنایەک چیپیوە هاودەنۆساونی و گەلانی وێندات ئێستاش ئەم خاکە شوێنی زۆرێک لە گەلانی زۆراوزۆری نەتەوە یەکەمەکانن ئینویت و مێتیە هەروەها دان بەوەدا دەنێن کە تۆرۆنتۆ پەیماننامەی 13 دەگرێتەوە کە لەگەڵ میسی ساوگاکانی نەتەوەی یەکەمی قەرز واژۆ کراوە و پەیماننامەکانی ویلیامز کە لەگەڵ چەندین تیپی میسی ساوگا و چیپیوە واژوو کراوە بەڕێزان هەر لە تەنیشت CN تاوەر لە شاری تۆرۆنتۆ مۆزەخانەیەک هەیە و حەز دەکەم سەردانی ئەو مۆزەخانەیەش بکەم بزانین چی تێدایە دیمەنەکانی ئەوێندەریش ببینن لەگەڵ بریز ڕەسوول هەرچەندە تکتمان کڕیە بەڵێ مۆزەخانەی هێڵی ئاسنی تۆرۆنتۆ وەکو دەیبینن تایبەتە بە پاراستنی میراتی فیزیکی و مێژوو ئەزمموی گواستنەوەی شەمەندەفەر لەم شارە مۆزەخانەکە پارکێکی ڕاوند هاوز لە خۆ دەگرێت و لەگەڵ کۆشتی 17 وەک ماڵی کاتی سیمولەیتەری هێڵی ئاسن و نمایشی شوێنەوارە بچووکەکان About all the things that we shouldn't talk about. Those kind of words that will change all the things we talk about. Tell me, do you ever think of us? Should I ask some more or should I stop? What if our tomorrow means that we are here together? Or what if we are taking chances just to lose it all? Am I really crazy thinking about this all together? Or have I been missing the writing on the wall? What if I say, I know, you know? What if I told you I like you? We stay, we go. What if I told you I like you? I know, you know. What if I told you I like you? We stay, we go. What if I told you I like you? بەڕێزان هەرچەندە دیمەنەکانی ناو شاری تۆرۆنتۆ یەکجار زۆر جوانن زۆر سەرنجڕاکێش و دڵڕفێنن و ئۆڕێدی تکتی 5-6 شوێنی زۆر دڵگیر و گەشتیاریمان بۆ کردیە بەڵام لە ڕۆژی یەکەم دەرفەتمان نابی سەردانی ئەو شوێنانە بکەین وەکو CN تاوەر بچینە نێو تاوەرەکە و تەواوی شاری تۆرۆنتۆ ببینین هەروەها کاسەلۆمە قەڵایەکی مێژوویە لەو شارە هەروەها مۆزەخانە و تۆرۆنتۆ ئایلەند و چەند شوێنێکی تری گەشتیاری ماون بەڵام لە ڕۆژانی داهاتوو سەردانیان دەکەین ئێستا دەمەوێ بڕۆم بەرە و یونیەن ستیشن و لەوێن دەربەرە و هۆتێلەکە و نامەوێ ڤیددیۆیەکە زیاتر درێژە بچێشی
بۆ ڕۆژی یەکەم لە گەشتەکەمان تەنها ئەوەندە دەبیتن تا دەگەینە هۆتێلەکەمان و دواتر لە ڕۆژی دووەم چەندی مەنێکی ترتان بۆ ئامادە دەکەم. با بەڕێ بکەوین جارێ. I will always remember the day you kissed my lips like a feather. And it went just like this. No, it's never been better than the summer of what? Ooh, we were only 11, but acting like grown-ups, like we are in the present. Drinking from plastic cups, singing love's forever and never. Well, I guess that was too. Dancing on the hood in the middle of the woods on our own Mustang, where we sang songs with all our childhood friends, and it went like this. I got 99 promising bye bye bye. بەڕێزان لە یونیەن ستیشنم تکت دەکڕم بۆ ئەوەی بچم بۆ دۆن میل ستیشن بە ترین و لەوێن دەرێوە بە پاس دەبی بچم بۆ هۆتێلەکە لە ناوچەی مارک هامە. بەڵام لێرانە حەز دەکەم ئاماژە بە چۆنیەتی تکتکڕین بدەم. وەن ڕاید نووسرایە و تو ڕاید نووسرایە. وەن ڕاید دەتوانی ئەو تکتە بەکاربیێنی بۆ چوون و هاتنەوە ئەگەر هەتاوەکو 2 سەعات بی. زیاتر لە 2 سەعات ناتوانی بەکاربیێنی دەبی تکتەکی دیکە بکڕی. بەڵام ئەگەر تو ڕاید بکڕی دەتوانی هەم بۆ چوون هەم بۆ هاتنەوە ئەگەر زیاتر لە 2 سەعاتیش بی حەز دەکەی بەیانی وەرەوە کە بەیانی ئێستا دەمەوێت تو ڕاید تکتەکە بکڕم بۆ ئەوەی بەیانیش بەکاری بینم سەردانی هەر شوێنێکی تری ناو شاری تۆرۆنتۆی پێ بکەم. بەڵام ئێستاکە بەڕێزان گەیشتینە دۆن میل. ئەم ستیشنە تەنها بەسەرکەوتین هاتینە ئەم شوێنە ئێرانە وێزگەی پاسەکانە چاوەڕوانین تاوەکو پاسەکە دێتن و دواتر بەڕێ دەکەوین بەرە و ناوچەی مارک هام بۆ هۆتێلەکەمان. بەڕێزان لە پاسەکەدا بەزین ئێستا لەسەر شەقامی وودباین ئاڤێنیو لە ناوچەی مارک هامین و دەمانەوێتن لەم شەقامە بپەڕینەوە و هۆتێلەکەمان دیارە لە بەرامبەرمان لەو بەری شەقامەکە کۆمفۆرت ئین. ئەمڕۆ زیاتر هەوڵماندا کاتەکانمان بەسەر ببین لە نێو شاری تۆرۆنتۆ. دواتریش هاتین بۆ هۆتێلەکە و پێویستمان بە پشودانە بەڕاستی ئەوڕۆماندی بووین. ئەمە هۆتێلەکەمانە و دەبینن فری پارکینگی هەیە گەورەش دیارە. بەڵام ئێمە بە پاس هاتین بۆ هۆتێلەکە هەرچەندە بە سیارە نەهاتم درایڤینگ ناکەم لێرە لەوانەیە لە ڕۆژانی داهاتوو. بەڵام ئەوڕۆ زیاتر هەوڵمدا بە پاس و بە ترین نێو شاری تۆرۆنتۆ ببینین زیاتر بگەڕین. کاتێک کە درایڤینگ دەکەی بەڕاستی ناتوانی تەرکیز بکەی و بە تایبەتی بۆ وێنەگرتن و تەسویر زۆر ناخۆشە. با بچینە ژوورەوە ئێستا بزانین هۆتێلەکە چۆنە، دیمەنی نێو هۆتێلەکەش ببینین. هیوادارم پاک و خاوێن بی، هەرچەندە بەگشتی هۆتێلەکان زۆر پاک و خاوێنن. بەڵام هۆتێلەکە پاک و خاوێن دیارە. لۆبیەکەی و کلیلەکەمان وەرگرت، هەرچەندە سویمینگ پولیشی تێدایە، شوێنی مەلەوانی. بەڵام تااقەتی مەلەوانی نیە ئێستا. ژمارە 201 ژوورەکەمان و با بچینە ژوورەوە بزانین. ئەوەش ژوورەوەیە و دەبینین پاک و خاوێنە، ژوورێکی ڕێک و پێک دەبل بێدێک لە دەستە ڕاستیژەوە واشڕۆم و باتڕۆمەکەیتی.
لەولایش قەنەفەیەک دەبینین و باشە TV و مێزێکیان بۆ داناینە هەروەها لەولاوە سەلاجەیەکی بچووک و مایکرۆیەکیش هەیە. بەڵێ بەڕێزان بۆ ئەمڕۆ هەر ئەوەندە بوو کە پێشکەشم کردن. هیوادارم لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی زیاتر لەگەڵ بریز ڕەسوول ئاشنا بن بە هەموو شار و شارۆچکەکانی وڵاتی کەنەدا و هەر بمینێن بە خۆشی و خواتان لەگەڵ.